وتم کاڵ کاتێک دەتبینم هەست دەکەم دەتوانم لای کچی پاشای میسر بڕۆم بۆ ئەوەی ژیان لەگەڵ تۆدا بەسەر بەرم ئەگەر تۆ ماندوو نەبوویتایە و پێویستت بە پشودان نەبووایە ئەوا بۆم دەگێڕایتەوە چۆن هەموو شەوێک کاتێک چاوەکانم لێک دەنێن دەکەومە حاڵەتی خەیاڵ و بیرکردنەوەی قوڵ وا هەست دەکەم پەنجەکانم بەسەر لێوەکانی تۆدا دەخشێنم لەپی دەستم بەسەر سنگتدا دەهێنم کاڵوتی ڕێکەوتێکی چەند سەیرە پرسیم ئەو ڕێکەوتە چییە؟ کاڵوتی منیش هەموو شەوێک وا بیر دەکەمەوە لێم پرسی چۆن؟ کاڵوتی منیش هەموو شەوێک وا بیر دەکەمەوە کە پەنجەکانم لە لێوی ژنێک دەخشێنم لەم قسەی کاڵ زۆر خۆشحاڵ بووم لێم پرسی ئایا تۆش هەموو شەوێک بە خەیاڵی خۆت پەنجەکانت لە لێوەکانی من دەخشێنیت؟ کاڵوتی نەخێر شرمیۆن ئەو ژنەی کە لە خەیاڵی خۆمدا پەنجەکانم لە لێوەکانی دەخشێنم کلیۆپاترایە من لە بیستنی ئەو قسەیە کەوتمە گریان چونکە پێم وابوو وەکو چۆن من لە بیری ئەودام ئەویش ئاوا لە بیری مندایە بەڵام بۆم دەرکەوت کاڵ لە بیری کلیۆپاترادایە کاڵ کە خەریکی خواردنی گۆشت بوو وتی شرمیون بۆ دەگریت چونکە ڕاستیەکەم پێوتیت بۆیە دەگریت ئایا وات پێ باشە من درۆت لەگەڵ بکەم و بەو درۆیە بتخەمە پێکەنین و دڵخۆشت بکەم وتم نەخێر کاڵ هیچ قسەیەکی درۆ شادی بەخش نییە کاڵوتی بۆچی چ جیاوازیەکی هەیە من لە حاڵەتی خەیاڵدا پەنجەکانم لەسەر لێوی تۆ یان لەسەر هی کلیۆپاترا دابنێم وتم جیاوازیەکەی ئەوەیە هەر کاتێک تۆ لە خەیاڵتدا بیر لە من بکەیتەوە و وا بزانیت پەنجەکانت لەسەر لێوی من دەخشێنیت من ئومێدەوار دەبم و ڕۆژێک تۆ دێیت و دەمخوازیت و دەمکەیتە خوشکی خۆت کاڵوتی شرمیون تۆ مەبەستە بیتە خوشکی من؟ وتم من هەر مەبەستم نییە بەڵکو ئارەزوو دەکەم جیاوازی هەیە لە نێوان مەبەست و ئارەزووکردن کاتێک مرۆڤ مەبەستێکی دەبێت هەر کاتێکە گونجا دەیکات بەڵام کە ئارەزوویەکت هەبوو ئەوا دەبێت چاوەڕوان بیت تا بەرامبەرەکەت ئەو کارە بکات کاڵ بە پێکەنینەوە وتی لەبەر ئەوەی لەگەڵ شازادە ژیاویت بە شێوەیەک قسە دەکەیت هەرگیز من ناتوانم بەو شێوەیە قسە بکەم وتم قسەکردنم کەڵکی نییە چونکە من نەبوومەتە جێگای سەرنجت کاڵ بێدەنگ بوو منیش دووبارە دەستم کردەوە بە گریان کاڵ وتی مەگری من حەز ناکەم تۆ بگریت چونکە ئەگەر کلیۆپاترا بێت و فرمێسکەکانت ببینێت دڵی لە من خراپ دەبێت و وا دەزانێت من گریاندومی وتم ئەگەر وا بزانێت زۆر ڕاستە چونکە تۆ منت گریاندووە کاڵوتی شرمیون من تۆم نەدەناسی و هیچ خراپەیەکیشم بەرامبەرت نەکردووە نابێت تۆش سکاڵات لە من هەبێت نەمدەزانی لە بەرامبەر قسەی ئەو گەنجەدا چی بڵێم چونکە ڕاستی دەکرد ئەوی نەدەناسی و خراپەی لەگەڵ مندا نەکردبوو نەدەبوایە گلەیم لە ئەو هەبێت نەمدەتوانی پێی بڵێم گوناهی ئەو ئەوەیە کە زۆر جوانە جوانیەکەی لە ئاستێکدایە هەتا کلیۆپاتراشی فریوداوە ئەگەر گوناهی کاڵ بە جوانیەکەی بزانم دەبێت خواکان گوناهبار بکەم لەبەر ئەوەی بۆچی ئەو گەنجەیان ئەوەندە جوان و دڵڕفێن دروست کردووە لەو کاتەدا بیرم لە قسەکانی کاڵ دەکردەوە هەوڵمدا بەسەر خۆمدا زاڵ بم و ئەگەر بەڕووکەشیش بێت ئارامی خۆم بپارێزم چاوەکانم سڕیەوە و خەم و پەژارەکەم لە ناو دڵی خۆمدا حەشاردا پاش چەند ساتێک کلیۆپاترا دەرکەوت و بە کاڵی وت ئەم ماوەیە دیار نەمام بۆ بەشداریکردن لە ڕاوێژ و گفتوگۆ لە کۆشکی پاشادا بووم
کە ئەویش سەبارەت بەوە بوو ئیتر دەبێت هەوڵ بدرێت ڕەشپێستەکان نەکوژرێن و بەدیل بگیردرێن. ئەو دەستگیرکراوە ڕەشپێستانەش ناچار بکرێن لاشەی کوژراوەکانیان لە دەوروبەری شار دوور بخرێتەوە، چونکە ئەوانە بۆگەنیان دێت و ناتوانرێت لە ئەسکەندەریەدا کەس بژی. هەروەها دەبێت ئەوانە ناچار بکرێن ئەو خوێنەی کە ڕژاوەتە سەرزەوی پاکی بکەنەوە و بیشۆن. دوای ئەنجامدانی ئەم کارانەش سەبارەت بە چارەنووسی دیلەکان باوکم بڕیار دەدات. فەرمانی پاشای میسر گەیەندرایە سوپا، هەروەها گەیەندرایە ئەو کۆمەڵە فیدائیەی کە دەجەنگان. لە هەموو شوێنێکدا سەربازانی سوپای جەنگاوەرانی فیدائی هەوڵیان دەدا بەو پەڕی تواناوە خۆیان لە کوشتنی ڕەشپێستەکان بپارێزن و ئەوان دەستگیر بکەن. ئەگەر ئەو ڕۆژە سەربازانی سوپای میسر و فیدائیەکان زمانی ڕەشپێستەکانیان بزانی بە، دەیانتوانی هەموو ئەوانەی کە تا ئەو کاتە نەکوژرابوون بەدیل بگرن، بەڵام ئەوان زمانی ڕەشپێستەکانیان نەدەزانی. ئەو دوو وەرگێڕەی کە بازرگانی دەریا بوون نەیان دەتوانی لە یەک کاتدا بە هەموو لاکانی جەنگدا بڵاوە بن و لە هەموو شوێنێکدا بە ڕەشپێستەکان بڵێن خۆتان بەدەستەوە بدەن تا لە مەیدانی شەڕدا نەکوژرێن. لە هەموو شوێنێکی دنیادا دەستور وایە کاتێک سەربازەکانی سوپایەکی سەرکەوتوو نوکی شمشێرەکانیان گرت و وەلای دەستکەکانیان بۆ سەربازی دوژمن ڕاداشت، مانای وایە دەست لە شەڕکردن هەڵبگرە و خۆت بەدەستەوە بدە، بە خۆڕایی خۆت بە کوشت مەدە، چونکە فیداکاری تۆ کەڵکی نەماوە. کەچی ڕەشپێستەکان زمانی نێودەوڵەتی و ئەوانەیان نەدەزانی. کاتێک کە دەیانبینی سەربازەکانی ئێمە نوکی شمشێرەکانی خۆیان دەگرن و دەستکەکەی دەخەنە لای ئەوان، دڵیان خۆش دەبوو، وایان دەزانی سەربازەکانی ئێمە شەکەت و بێتوانان. ئەوان شاڵاوەکانی خۆیان بەهێزتر دەکرد و بۆ کوشتنی سەربازەکانمان لەو شوێنانەی کە وەرگێڕەکانی لێبوون توانیان لەگەڵ ڕەشپێستەکاندا قسەکەن و ئەوان تێبگەێنن کە پێویستە دەست لە شەڕکردن هەڵبگرن بۆ ئەوەی بە زیندوێتی بمێننەوە. ڕەشپێستەکان دەستیان لە شەڕ هەڵگرت، بەڵام لە شوێنەکانی تردا ڕەشپێستەکان خۆیان بە کوژ دەدا و نەیان دەتوانی تێبگەن لەوەی کە ئەگەر بەدیل بگیردرێن لە کوشتن ڕزگاریان دەبێت. بۆیە بە پێچەوانەی بۆ چوونەکەی پاشای میسرەوە ژمارەی ئەوانەی کە بەدیل گیران زۆر نەبوون، لەبەر ئەوەی سەربازانی فیدائی بەهۆی دوو ڕۆژ شەڕکردنەوە ماندوو بوون. دوای هاتنی تاریکی مۆڵەتیان بە هەموویاندا کە بچن پشوو بدەن. هەندێک لە ڕەشپێستەکانیش توانیان خۆیان لەو بۆسانە ڕزگار بکەن کە بۆیان دانرابوو و هەڵهاتن و کەوتنە دەشتاریەکانی دەم ڕووباری نیل. سیزاروێ فەرماندەی سوپای میسر بە باشی نەزانی کە بەو تاریکەشەوە دوای ئەو ڕەشپێستە هەڵهاتوانە بکەوێت، بۆیە وتی ئەوانە مەحکومن بە مردن، زوو یا درەنگ هەر دەبێ بمرن. لەبەر ئەوەی فیدائیەکانیش مۆڵەتی پشودانیان وەرگرتووە، بۆیە نابێت سەنگەرەکانی بەرگری لە شار چۆڵ بکرێن. هەروەها پێی وابوو ئێمە لە یەک دوو ڕۆژێکی تردا بە 1040 سەرباز دەتوانین هەموو ئەو ڕەشپێستانە بکوژین کە لە ناوچەکانی دەلتای نیلدا پەرشوو بڵاو بوونەتەوە، بۆیە ئەم شەو بەدوایاندا ناڕۆین. پاشای میسر دەیویست هەر هەمان شەو دیلەکانی شەڕ ناچار بکات لاشەی هاونەژادەکانیان لە دووروبەری شاردا دوور بخەنەوە، بەڵام ئەو گرفتە هاتە پێش. ئەویش ئەوە بوو ئەو لاشانە چی لێ بکەن. ئەگەر ئەو لاشانە بخرێتە ڕووباری نیلەوە، هەرچەندە تەرمەکان بەرەو دەریا دەبات یان تێیدا نقم دەبێت، بەڵام پاش 3 ڕۆژ ئەو
تەرمانە دەئاوسێن و دەکەونە سەر ئاو. کاتێک مردوو سەرەتا نقم دەبێت، پاشان سەر ئاو دەکەوێتەوە. شەپۆلەکانی دەریا ڕۆ و ڕۆخەکانی نیل دەیانهێنێتەوە و بۆگەنیان تێکەڵ بە هەوای شار دەکات و وەشار پڕ دەبێت لە بۆگەن، هەر وەکو ئەوە وایە کە تەرمەکانیان دوور نەخست بێتەوە. لەبەر ئەمە ئەو ڕاییان گۆڕی و لەبری ئەوەی بیانخەنە ناو دەریای نیلەوە بڕیاریاندا بیانێژن. بەڵام کاتێک بیریان کردەوە بۆیان دەرکەوت ناشتنیشیان لە قەراغ دەریاکەدا هەڵەیە، چونکە وەرزی خاکی هەردوو لای ڕووباری نیل کوشت و کاڵی لێ دەکرێت و دەکێڵرێت. پاشان هەموو ساڵێکیش قوڕاوی سەر سێڵاوی نیل لەسەر ئەم شوێنانە دەنیشتن و ئەو تەرمانە ژێر ئاو دەکەون. هەروەها خاکی میسر کە بەلای میسریەکانەوە خاکێکی پیرۆزە، هەر لەبەر ئەوە نابێت لاشەی ڕەشپێستەکان لە شوێنێکدا بنێژرێت کە میسریەکان بە پیرۆزی دادەنێن. لەبەر ئەوە بەتلیمۆسی سێزدەهەم بڕیاریدا دیلەکان تەرمی هاونەژادەکانی خۆیان بەرن لە شوێنێکی دوور لە ڕۆخی ڕووباری نیل و ناوچەی دەلتادا بە خاک بسپێرن. لەبەر ئەوەی لاشەکانیش زۆر بوون، بۆیە بۆ هەڵگرتنیان ئەو لاشانە پێویستی بە عارەبانە بوو تا هەرچی زووترە ئەو تەرمانە لا ببرێن و هەوای شار بۆگەن نەکات. دوای ئەوەی پاشای میسر فەرمانیدا هەندێک عارەبانەکان لە شاردا بدرێنە دەست ڕەشپێستەکان بۆ لابردنی تەرمەکان، ڕەشپێستەکان تەرمەکانیان لە عارەبانەکەدا هەڵچنی و بەرەو بیابانیان دەبردن. ئەوەیش بەیاوەری هەندێک لە سەربازانی سوپا کە لەگەڵیاندا دەچوون تا ڕەشپێستەکان لە ڕێگادا خۆیان نەشارنەوە و هەڵنەهێن. لە شوێنێکی دوورە دەستی بیابانەکەدا کە دوور لە زەویە کشت و کاڵیەکانی میسر بوو، ڕەشپێستەکان چاڵی گەورە و قوڵیان هەڵکەند و لاشەکانیان دەهاویشتە ناوی تا چاڵەکان پڕ دەبوون لە تەرمی ڕەشپێستەکان. دواتر خۆڵیان بەسەردا دەکرد و دایان دەپۆشتن.